دەمەوێت تاکید لەسەرەوە بکەمەوە هیچ کەسێک نە پەروەردەی ئیسلامی مافی هەیە و نە ڕێگەی پێدرێ وەزارەتی پەروەردەی ئیسلامی بێ بایەخکە ئەمە خەتی سوورە کەس مافی نییە وە دوای قسانەش مەکەون خوێندنی بابەتەکانی پەروەردەی ئیسلامی وەکو خۆی چۆن بووە هەروە بووە 3 ساڵیش لەوە پێشەوە قسانە ئاکرا ئێستاش نەتیجەکەی بینن ساڵی 2022 وتم ساڵی 23 نەتیجەکەی بینن 24 وێسا کۆتاییەکانی 25ە لەبەرەوە بە هیچ کەسێک ڕێگە بۆ بابەتە نادرێت ئەو بابەتە ئاینی زۆرینەی خەڵکی کوردستانە زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستانە و ئاینی ئەمەیە و بە هیچ جۆرێک ڕێگە نادرێت بۆ بابەتە بەکەم بایە قسەیکردن یا بۆ جۆرانە ڕێنمایی هەیە لە بابەتە هەموو قوتابخانەکانوانین ئەگەر مامۆسایەک ئەو قەدرەی لێکرابێ بەڕێوەبەرایەتی سکاڵا هەیە ژمارەمان هەیە ژووری پەیوەندی ئەلکترۆنیە دەتوانێت سکاڵا بکەوە مامۆساش هەبووە سکاڵاشی کردووە بە دوواداچوومان کردووە قسەکەی ڕاست دەرچووە و حەقمان بۆ گەڕاندوێتەوە قوتابخانەکەمان ئیلزام کردووە کە بە ڕێنماییەکانەوە پابەند بێت.